گرێک کوێرەی هەموارکردنەوەی یاسای یاخود دەرکردنی یاسای لێبوردنی گشتی تا ئێستا نەکراوەتەوە لەگەڵ میوانەکەمان قسە دەکەم بەڕێز عەبدوڵڵا زوبان شرۆڤەکاری سیاسی لانبارەوە ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت. بەڕێز عەبدوڵڵا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. پێتان وایە کە دەتوانن بەبێ بربەست ینی بەبێ ئەو بربەستانەی کە هەبوون ئەم پرۆژە یاسایە تێپەڕێ لە پەرلەمان؟ بەڵێ ئێوارەی ئێوە و بینەرانی کوردستان 24 باش زۆر سپاس بۆ ڕۆژی سێم ئەمڕۆ لە دانیشتنی پەرلەمانی عێراق شکست لەوە هێنرا کە یاسای لێبوردنی گشتیە خۆت هەمواری دوم یاسای لێبوردنی گشتی تێپەڕێنرێت هۆکارەکەشی بوونی ناکۆکی سیاسیە ناکۆکی سیاسی لەسەر هەندێک پڕگەی نێو هەموارەکە لەلایەکی دیکەش بەهۆی ئەو مشتومڕەی لەسەر سێ یاسا گرنگەکە هەن کە یاسای لێبوردنی گشتی و یاسای هەمواری یاسای باریکەسی و گەڕانەوەی زەویە کشت و کاڵیەکانە یاخۆد ئەوەی پێوەستە بە هەڵوەشانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی هەڵوەشەوەی شۆڕش پەسەندکردنی ئەرسێ بڕیارەکە یاخود ئەرسی یاساکە بە یەکسەبەتەوە بە یەک پاکێت هۆکارێکی دیکێ ئێستا کێشەکە لەسەر یاسای لێبوردنی گشتی پێتان وایە کێشەکە لە پرۆژە یاسای لێبوردنی گشتی نییە؟ یاسای لێبوردنی گشتی بۆ خۆی کێشەی نییە. ئێمە داوامان نەکردووە کەسانی تیرۆریست ئازاد بکرێن، ئێمە داوامان کردووە کە خەڵکانی بێتاوان ئازاد بکرێن ئەوانەی بە بێتاوانی دەستگیر کراون. یاسای لێبوردنی گشتیش هەر ئەوەی مەبەستە، بەڵام هەندێک هێزی سیاسی لە هەوڵی ئەوەدان کە بە شێوازێکی دیکە یاساکە بسەپێنن و وا پیشانی بدەن کە گەندەڵکاران و ئەو کەسانە ئازاد دەکرێن کە سامانی گشتیان دەزیوە یاخود ئەوانەی کە دەست درێژیان کردووە یاخود ئەوانەی کاری دیکەی نەشاویان کردو. ئێمە وەکو پێکاتەی سونی هەرگیز داوامان نەکردو ئەو کەسانی پارەی سامانی دەستگیر بکرێن. زۆر باشە بەڕێز عەبدوڵڵا، بەڵام ئەمانە لە نێو پرۆژە یاساکەدان بۆ نمونە ئەوەی کە لە یاسای لێبوردنی گشتی دەیگرێتەوە تاوانی تیرۆریستی کە ئەنجامەکەی مردن یا کەمەندامی بووە یانەوەی کە لە دژی هێزە بیانیەکانن زۆر 74 مادە دیاری کراوە بۆ نمونە تاوانە کۆمەڵایەتیەکان ئەگەر کەسێکی کوشت بێ بەڵام بە عەشایری کێشەکە چارەسەر کرا بێ لە نێو هۆزەکاندا ئەمانە هەمویان ئازاد بکرێن. ئەمانە لە نێو پرۆژە یاساکەدا هەن. ئایا بەڕاستی سونە مەبەستی هێنانە دەرەوەی ئەو کەسانەیە کە بێتاوانن لە زیندانن؟ ئەمە ئەم بەشێنی و هەموارەکە کە باسی ئازادکردنی بکوژ دەکات بە شێوازێک باسی دەکات کە با بڵێن یەکلاکردنەوەی عەشایریە کە هەردوو لا پێی رازی بن، هەردوو بنەماڵە پێی رازی بن. دوجار هەر یاسا شتەکە یەکلایی دەکاتەوە دوای ئەوەی کە با بڵێن دیەی کوژراوەکە دەدرێت. ئەمە شتێک نییە کەس پێی رازی بێت، ئێمەش بەوە رازی نین. ئەوەی ئێمە دەیڵێن ئازادکردنی خەڵکانی بێتاوانە ئەوانەی خراونەتە زیندانەکانەوە بەهۆی هەڵبەستنی تۆمەت بۆیان یاخود بە هۆکاری جیاواز بە تایبەتی ئەوانەی لە ماوەی تایفەگەرایی لە پارێزگاکانی عێراق دەستگیر کراون لە دەیان ساڵی ڕابردوو و ئەوانەش کە بەهۆی ئەو ئۆپەراسیۆنانە دەستگیر کراون کە پێیان دەگوترە ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی هەندێک پارێزگای سونی ئێمە سەدان یاخود هەزاران خەڵکی ئێمە بێسەر و شوێن کراون لە زیندانەکانن بە تۆمەتی تیرۆریست زیندانی کراون لە کاتێک داوانە خەڵکێکی بێتاوان و ئەو بەشەی لە یاساکەدا هاتووە باسی ئەوەی نەکردووە کە خەڵکی بێتاوان ئازاد بکرێن، بەڵام گوتوێتی ئەو کەسانەی کە بکوژن ئەوانەی بە با بڵێن یەکلاکردنەوەی عەشایری چارەسەر دەکرێن گوتوێتی ئازاد بکرێن. باشە کەواتە ئێستا ئێوە پێتان وایە چ شیعە چ کورد ڕازین لەسەر هەمواری ئەم پرۆژە یاسایە ئەگەر هەمویان لە یەک سەبەتەدا نەبوونە هەرسێ پرۆژە یاساکە کە هی هەرسێ لایەنەکەیە دەنگی لەسەر دەدرا و لە پەرلەمان پەسەند دەکرا؟
من پێم وایە یەکێک لە هۆکارەکانی چێنەپەڕاندنی یاساکە یاخود یەکێک لەو سێ یاسایە ئەوەیە کە خراوەتە یەک پاکێزەوە ئەتە کردویانە تەمەرجکارسێکیان تێپەڕن ئەمە کێشەیە بەڕاستی ئەمە وابەستەی یاسای باری کەسیە بە دیاریکراوی لەبەڵەوەی هەمواری یاسای باری کەسی کە مشتومڕێکی ئاینی لەسرە بەو شێوازە مشتومڕێکی سیاسی لەسەر نییە وەکو ئەوەی لەسەر هەڵوەشانەوەی بڕیارەکانی ئەنجومنی هەڵوەشاوی شۆڕش لە پارێزگای کەرکووک و یاسای لێبوردنی گشتی هەن مشتومڕی سەر ئەم دوو پرسە مشتومڕێکی سیاسیە دەکرێت بارەکردنی سیاسی چارەسەر بکرێت بەڵام یاسای هەمواری یاسای باری کەسی ئەو مشتومڕێ هەیە مشتومڕێکی ئاینی و تایفیە کێشە لەسەر بنەمە باوەڕداریەکانە شیعەکان داوایان کردو ئەم یاسایە بسە پێێنە بەسەر پێکاتە سیاسیەکانی دیکە بەهۆی دانانی یاسایەکی مشتومڕ ئاسا لە یەک پاکێزدا کەواتە دەڵێن ئەگەر یاسای باری کەسی تێنەپەڕێت ئەوە ڕێگەنادەن یاسایەکانی دیکەش بە هیچ شێوازێک تێپەڕن. زۆر سپاس بەڕێز عەبدوڵڵا زەوبان شۆڤەکاری سیاسی لە ئەنبار لەگەڵمان بووی دەستخۆش.